مادەی ١40 دەستور یەکێکە لەو مادانەی دەستور بەهۆیەوە کورد دەنگی لەسەر دەستوری هەمیشەی عێراقدا بەو هیوای لە ڕێگەی دەستورەوە کێشەی کەرکووک و ناوچەکانی دەرەوە ئیدارەی هەرێم چارەسەر بکرێت. کوردوێ ڕای ئەوەی وەکو پێکهاتەیەکی سەرەکی بەشداری پرۆسەی سیاسی بوو لە عێراق، بەڵام ئەمە وای نەکرد بتوانێت کاریگەری هەبێت لەسەر جێبەجێکردنی ئەو مادە دەستوریە کە چارەنووسی ناوچەکانی دەرەوە ئیدارەی هەرێمی پێوە بەندە. سەرۆکی پێشووی ئەنجومەنی پارێزگای کەرکووک پێی وایە کاراکردنەوەی لیژنەکە هەنگاوێکی گرنگە، بەڵام با شێواز و میکانیزمی جیاوازتر لە پێشوو. دیارە تەبعاً هەردوو هەنگاوەکە بۆ خۆی کاراکردنەوە هەنگاوێکی گرنگە، چونکە دوایەوەی کە ماوەیەکی زۆرە بەداخەوە کە ئەو لیژنەیە کارەکانی پەکی کەوتووە و هەموو جۆرە هەنگاوەکانی جێبەجێکردنی مادەی ١40 ڕاوەستاوە، بە تایبەتی ئاساییکردنەوە دوای سەرژمێری دوای ریفراندۆم کە چارەنووسی شارەکە و ناوچە کوردستانێکە دیاریەکە. ئێستا کاگەر ئەم لیژنەیە کارا بکرێتەوە، بەڵام بە میکانیزمێکی تازە بە خەڵکیێکی پسپۆر، بە تایبەتی ئەگەر ئەو خەڵکانە سەرۆکی لیژنەکە ئەگەر بێت و خەڵکی کەرکووک بێت یا خۆت لیژنە ناوچە کوردستانەکانی دەرەوە ئیداری هەرێم بێ، ئەو هەنگاوێکی زۆر گرنگە بێت، دەستکەوتێکی زۆر باشیشە بێت. وازانم حکوومەتی عێراقیش سەر لەمە حەکە هەموو گەلی عێراق چاوەڕۆی هەنگاوی کرداریانە، چی وەکو گەلەکانی تری ناو عێراق، چی وەکو گەلی کورد کە ئەو ناوچەیە بەداخەوە دوای 16 ئۆکتۆبەرش بە تایبەتی بەردۆخێکی نادەستوری و نایەستایی و ناسەخامگی تێپەڕەوێ. گەرچی هەنگاوەکان بۆ کاراکردنەوەی لیژنەی مادەی ١40 بە گرنگ دادەنرێ، بەڵام جێبەجێکردنی سەرجەم بەرگەکانی بە گرنگتر لە کاراکردنەوەی دەزانرێ. دیارە هەنگاوێکی زۆر ئیجابیە، بەڵام بۆەوەی ئەم هەنگاوە تەواو ڕنگدانەوەی هەبێ لەسەر ئەرزی واقع گرنگە سەرجەم برگەکانی مادەی ١40 جێبەجێ بکرێ، نەک تەنها بە ئینتیقائی چەند برگەیەک چەند لیژنەیەک کە تایبەتە بە پارە ئەکتیڤ بکرێتەوە. ئێمە پێویستیمان بۆیە سەرجەم برگەکانی مادەی ١40 جێبەجێ بکرێ، نەک تەنها بەشی پارەکەی هەڵبژێردرێ، لەبەرەوەی ئەساسی ئێمە شەڕی پارەمان نەبووی، مە شەڕی ئەو خاکەمانە کە لە چوارچێوەی دەستور بجێردرێت. بۆ جێبەجێ ناکرێت لەبەر دوو هۆکارە. هۆکاری یەکەم سیستی هێز و لایەنە سیاسی کوردیەکانە لە ماوەی ڕابردووە کە بە جددی کاریان بۆ نەکردووە. دووەم لەبەرەوەی کە لایەنی بەرامبەر کە ئەو اتفاقە سیاسیانەی ئەیکەن لایەنی بەرامبەر بڕوای زۆری بە هەم بە مادە دەستوریەکان نییە و هەم بڕوای بە ئەو اتفاقە سیاسیانە نییە کەوا وەکو میساقێکی شەرف لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان ناکرێت. بەڕای من ئەگەر وەکو خۆی جێبەجێ بکرێت لە ڕێڕەوەڕاستەقینەکەی خۆی لا نەدرێ، باڵێ دۆخی کەرکووک و ناوچە جێناکۆکان هەمووی ئاسایەکاتەوە. بەپێی دەستوری عێراق دەبوو مادەی ١40 تا 12/2007 جێبەجێ بکرایە، بەڵام بەهۆی کەمتەرخەمی سەرکردایەتی سیاسی کورد و دژایەتی هەندێک لایەن بۆ ئەو مادە دەستوریە، جگە لە بڕگەی یەکەم کە قەرەبووی بەشێک لە ئاوارە و عەرەبە هاوردەکان بوو، هیچ هەنگاوێکی دیکە بۆ جێبەجێکردنی بڕگەکانی دیکەی مادەکە نەنرا. چیانووری، کەناڵی پەیام، کەرکووک.